ساکار یەختەکەمان خەریکە لە قوم دەبێت لە ئاوی ئیزش داینە خواوە گەرمە ئازاکەن گەرم بەداکەمە لە گەرمە ئازاکە خوا بە گەرمە ئازاکەن چاویامان دەکەم. کۆتانامەی پشتیوانە کە بۆ خوشکەکەی ناردووە و دەڵێت بەدایکم بڵێ گەردنم ئازاد کات بەر لەوەی یەختەکەیان لە نزیک دوورگەیەکی یۆنان ژێر ئاو کەوێت. سعات 7:30 تەلەفۆنی کتی یەختەکەمان خەریکە نەقم دەبێ ئەمنیش لە ماڵی خاڵم بووم هاوارم کردم پشتیوان ئاگا لە خۆ بێ بەرگت پێەیە تی بەرگم پێەیە بەس خوا بەداکم بڵە گەرنم ئازاکە هەر ئەوەندە و تاو سیگناڵی تەلەفۆنەکەیان داخرایەوانێ کەتان ئەمەی بوو کە قسە لەگەڵ من کرد چکە پێشووتری شەر قسە لەگەڵ من دەکرد. سەرڕای تێپەڕبوونی حەود مانگ بەسەر نقومبوونی یەختەکەیان و بێ سۆراغی پشتیوان بێ ئومێد نەبوون و دەڵێن 3 ڕۆژ پێش ئێستا ژمارەیەک لە یۆنانەوە بە ڤایبەر پەیوەندی با خوشکەکەیەوە کردووە و دواتر ژمارەکە داخراوە کە سوکارەکەی گومانی ئەوەیان هەیە پشتیوان لە ژیاندایە و بەڵام لە یۆنان بێ سۆراغە. ئەمە دەرەنجامی ئەو چاکسازی و خۆشگوزرانیەیە کە حکوومەتی هەرێم بانگەشەی بۆ دەکرد. ئەو ڕقم تەلەفۆنە 11 سعات 1:07 نیۆڕۆ بۆ ئێمە هات 3 ڕۆژ پێش ئێستا ئێمە ئومێدمان هەیە کە ئەم ڕقم تەلەفۆنە کوڕەکەی ئێمە بێت چکە ئەوت کە لێماندا لە دوورگەیەکی وێنانە ئەو ڕقەمە داخراوە ڤایبەری پێدانرا بە ماوەی 20 دقەی و ڤایبەرەکە کۆتایی هات. بۆیە داواکارین لە حکوومەتی هەرێم بە هەرچۆنە بێ سۆراغێکمان ببکە بەڵکو ئەوانە لە سزنەکانی وێنان گیرابن بشکم هەواڵێکمان دەستکەوێت لەبەرەوەی زۆر لە مێشە لە ئازارداین ئەوە 7 مانگە ئێمە هەر لە ئازارێکی زۆر یعنی ناخۆش و دەرونێکمان هەمومان ڕاستی دەرونمان تێکچووە. ئەو یەختە 7 کەسی تێدا بوو بەشێکیان ڕزگار کراون لە ڕزگارکراوەکان بزانم 13 کەس بۆ 4 کەس ڕزگار کراون بە کورد و عەرەبەوە چەند جەنازەکی شاتۆ بەداخەوە ئومێد دەکەین ئەوانێک ئێستا بێ سەر و شوێنن 21 کەسە ئومێد دەکەین ئەوانە ئینشەڵڵا بە زیندوی سۆراغەشیان دەرکەوێت و تەنیا لە کۆتایی ساڵی 2021 و سەرەتای 2022دا دەیان کۆچبەری کورد کە لە دەست نادادی نیشتیمانیان جێهێشت بوو لە کەناراوەکانی یۆنان گیانیان لە دەستدا و بەشێکیان هێشتا بێسەر و شوێنن. چالاگوانێکی مەدەنیش دەڵێت کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێم کە هەڵگری کارنامەی چاکسازیە هەنگاوی کردەیی نەناوە بۆ ئەوەی گەنجان کۆز نەکەن بەڵکو لە زۆربەی سێکتەرەکاندا پاشەکشەی کردووە. دەبین ئەم کابینەیە کە هەڵگری کارنامەیەکی چاکسازیە بەداخۆ دەبینین هیچ هەنگاوێکی بەرەو پێشچوونی نەهاویشتووە کە کاریگەری ئابووری دروستکە لەسەر ژیانی خەڵک بۆی کە کۆز نەکەن بەڵکو بگرە پاشەکشەی کردووە لە زۆربەی سێکتەرەکانی. بۆیە دەبینین ئەو کارنامەی کە هەیە زیاتر حیبر عەلە الوەرەقەیە یعنی زیاتر مەرەکەبی سەر کاغەزە گەنجێکە کە هیچ لەمانەی نییە بۆیە ئامادەی ڕووی خۆی بکاتە قوربانی ڕوو لە ئیجا بکات پێی باشترە بێ بە خواردنی حوت و ماسیەکان نەوەکو لەو هەرێمی کوردستانە لە سەرگردانی لە ناومێریدا بمێنێتەوە. پێشینان جوانیان وتووە ناوی گەورە و شاری وێران کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێم کە بە کابینەکەی مەسرۆر بارزانی ناسراوە و لە سەرەتاوە چاکسازی کردا دروشمی حکوومەتەکەی بەڵام لە سایەیدا گەنجان ناومێد کراون و بەلێشا و کۆز دەکەن. ئەم کابینێش لە گەندەڵی و ناومێدکردنی گەنجاندا خراپتر لەوانی پێشخۆی بوو. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.